قسە و باسکردنە لەسەر یەکێک لە ڕۆمانەکان بەناوی کچانی دووکەڵ و ئاگر کام ڕۆمانە بە زمانی ئینگلیزی نووسراوە و کاری وەرگێڕانی بۆ کراوە لەلایەن شەفیق حاجی ختر کە ڕۆمانەکەی لە زمانی ئینگلیزی وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی بەڕێزیان با شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاک شەفیق سڵاو لێبێ وارد باش بێت. سڵاو لە ئێوە ئێوارەی ئێوە هەموو بینێران باش و شاد و خۆش. سپاس بە تۆ، سپاس بە بەشداریکردنت کاک شەفیق کە بەڕێستان هەم وەکو نووسەر و هەمی ژۆرجەر بەر لەوەی بێمن سەر ڕۆمانەکە و ناوەڕۆکی ڕۆمانەکە و چۆنێتی وەرگێڕانی بەڕێستان ساڵانکی زۆرە کارەکەن لە بواری وەرگێڕانە. خزمەتکردنی وەرگێڕان بە ئەدەبیاتی کوردی لە چه ئاستێکایە واتە خزمەتێکی باشەکە بەتایبەت لە بواری ئەدەبی کوردیە؟ بەڵێ ڕاستی بێ وەرگێڕان کردی وەرگێڕان پردێکە بۆ گواستنەوەی زانیاری و معریفە و بەتایبەتی ئەگەر لە ڕووی ئەدەبیاتش بێ لە زمانێکەوە بۆ زمانێکی دیکە لە زمانی بێگانان بۆ سەر زمانی کوردی وەرگێڕان لەو دوودەیەی دواییدایان لەو یەک دوودەیەی دواییدا تا ڕادەیەکی باش چۆتە پێش هەر هیچ نەبێت لە چەندایەتیەوە ژمارەیەکی زۆر کتێب و سەرچاوە وەرگێڕراون. بەڵام بەداخەوە هێشتا ئەگەر بەراورد بکەین بە وەرگێڕان بەکردەی وەرگێڕان لەگەڵ نەتەوەکانی دەوروبەرمان هێشتا ئێمە وەکو هەر وەکو چۆن نووسینەکەمان هەروەکو چۆن کتێبخانەکەمان ڕەفەی کتێبخانەکانمان هەژار و کڵۆڵە ئاواش لە وەرگێڕانیشدا ئێمە لە دواوین. لە وەرگێڕانیشدا تا ئێستا ئەوەی کە لە بازاڕی کوردیدا هەیە لە بازاڕی کتێبی کوردیدا هەیە زیاتر ئەدەبیات و چمکێک لە مێژوو هەروەها لە یادەوەری بەشی شێری بەرکەوتووە لە نێو ئەدەبیات و کتێبە ئەدەبیەکانیشدا دیارە بە شەهرە زۆرەکەی بە ڕۆمان کەوتووە. لەم بارەوە دەکرێت تا ڕادەیەک بە مێژووی پێشووتری ئێمە باتەکانێک و وەرچەرخانێک لە ڕووی چڕە ڕووی نووسینەوە بە تایبەتی و دەقا و دەقتریش لە ڕووی وەرگێڕانەوە بناسێنین و بڵێن وەرگێڕان تا ڕادەیەکی باش چۆتە پێشەوە. ماوەتەوە سەر ئەوەی کە ڕەخنەگران ئەو وەرگێڕانانە هەڵبسەنجێنن بۆ ئەوەی باش و خراپیانیان بۆ ئەوەی دەقا و دەقییانیان بۆ ئەوەی دەستی یەکەم و دەستی دویانیان بۆ ئەوەی کە لەبارەی زمان و لەبارەی گیاندنی پێیان و بۆ ئەوەی هەرە دەستپاچیان و هەرە باشەکەیان و ینی باشەکانیان هەڵبژێن تاکو ببێتە جۆرێکە لە هەڵسەنگاندن بۆ ئەوەی ئەگەر هاتوو بە بارێکی نەرەییدا شکایەوە بابای وەرگێڕ خۆی چاپکاتیان بەلای کارێکی دیکەدا بڕوە، ئەگەر هاتوو بەدای ئەرێنی و باشیدا شکایەوە ئەوە بێتە هاندەرێک بۆ بابای وەرگێڕ و لەسەر کارەکانی بەردەوام بێ و بەم شێوەیە ڕەوتی وەرگێڕانی کوردیش بچێتە پێش و بەراورد لەگەڵ هەریچ نەبێ سەرەتایەک لەگەڵ نەتەوەکانی دیکە کە گرنگی و بایەخشی زۆر بە زمانی با کردەی وەرگێڕان دەدەن. بەڵێ زۆر باشە. کاک شەفیق پێم خۆشە ئاماژەیەک بەم ڕۆمانە بکەین بزانم بۆچی بڕیار دیار کە ئەم ڕۆمانە بخەیتە سەر زمانی کوردی وەری بگەڕیت وا گرنگی و تایبەتمەندی ئەم ڕۆمانە چێوە زیادکردنی ڕۆمانێکی وەرگێڕاوی لەم شێوازە بۆ نێو کتێبخانەی کوردی خۆی لە چی ئابینێتەوە؟ بەڵێ ڕاستیەکەی ئەم ڕۆمانە کاتی خۆی لە ساڵێک بەر لە ئێستا مانجی 5 چاپ و بڵاوکرایەوە زۆری نەبردە لە کتێبخانەی ئینگلیزی و ئینگلیزی زمانەکانی ئەمریکا و کەنەدا جێگەی خۆی گرت لە زەڕەفەکان و زۆریشی نەبرد زۆر لە نووسەران و لە ڕۆمان نووسەکان قسەیان لەسەرکرد مقۆم خۆیەکی ئەدەبی باشی هێناوەوە. دوای چەند مانگێک کە تەنانەت بربژێر کرا بۆ کۆمەڵێک یاداشت. لەم دواییانەدا یاداشتی ناڵسی ئەمریکی لەسەر کتێبەکانی تایبەتمەند بە پرسی دادپەروەری ژینگەی و دادپەروەری کۆمەڵایەتی وەرگرت. ئەوەی ڕاستی بێت یەک دوو مانگ بەسەر چاپکردنی کتێبەکەدا تێپەڕی بوو ئاڤاهوما نووسەرەکە بە کوردی بە کوردیە شیرینەکەی خۆی چاپێکەوتنێکی لەگەڵ رادیۆی دەنجی ئەمریکا کرد. ئێدی ئێمەی خوێنەری کورد لە ڕێگەی ئەوەوە ناوی ئاڤاهوما و هەروەها ناوی ڕۆمانەکەمان بەو شێوەیە بست. شتێک لەسەر بڵاو کرا و ڕۆژنامەکانیش دەوریان هەبوو. دواتر ڕۆژێکیان مامۆستا بەمتاز حەیدەری زەنجی بۆ لێ دام داوای ئەوەی کردگوتی ئایا تۆ گوێت لەو ڕۆمانەی ئاڤاهوما بووە؟ منیش وتم گوێم لێ بووە بەڵام بەو شێوەنا. وتی من گوێم لە
یادەوەریەک لە مقابلەکەی ئاڤاهوما بوو هەندێک شتیشم لەسەر خوێندوتەوە پێم وایە ڕۆمانێکی باش دەبێ بیخوێنەوە پەیوەندی بە ڕۆمان نووسەکۆ بکە خەمی چاپدانی لایەنی مادی لە چاپدانت نەبێ ئەوە بوو منیش بە دوایدا چوم نامم بۆ ئاڤاهوما نووسی لەڕێی دکتۆر شێخ الئیسلامی مکریشەوە پەیوەندیم بە ئاڤاهوما خان کرد ئەویش بە جوانی وەڵامی داوە دواتر چەند بەندێکی بۆ ناردم پاشان کاک چالاک محەممەد لە سوێدەوە تەواوی کتێبەکەی بۆ نردم کە کتێبەکەم خوێندەوە زانیم ئەو مقۆمقۆ ئەدەبیەی لە ئەمریکا و کەنەدا لەسەر ئەم کتێبە کردووە حەقە بە کوردی بە خۆماڵی بکرێتەوە لا ئێمە بکرێت چونکە ئێمە خاوەنی ناوەڕۆکی کتێبەکەین کورد خاوەنێتی ئەم کتێبە بە نەوەک هەر کەسەکەی نووسەرەکەی کووردا خەونەکانی نێو کتێبەکە گرەی نێو کتێبەکە سەرەتا و ناوڕۆژ کتێبەکە ناوەکان تەنانەک هەندێک ناو و دەستەواژەکان خەم و ناسۆر ئەم کتێبە بەڕاستی لە ڕووی ئەدەبیەوە بۆ تا باڵوێزی ئەدەبی کوردی لە جیهانی دەرەوەدا خۆشی لە یەکێک لە مقابلەکاندا دەڵێ سیاسەکان ئەگەر لۆبی بکەن لەگەڵ دیبلۆماسیەکان دەکەن لە بازنەیەکی تەسێکدا دەسوڕێتەوە بەڵام ئەدیبەکان کاتێ لە ڕێی کتێب و لە ڕێی ڕۆمانەوە لۆبی دەکەن بە جیهانێکی بەرفراوانتر بە خوێنەرانی دەناسێنن پرسی خەڵک و خەمی نەتەوەکان بە خوێنەران دەناسێنن خوێنەرانی ئەوێش زۆر بەرفراوانن ئیدی ئەوان دەنگدەری دیبلۆماسی و سیاسەکانی ئەوێن بەم پێەیە لۆبی ئێمە واتە لۆبی ئەدەبی لۆبی کتێب زۆر بەرفراوانتر و گشتگیرترە باشتریش دەچێتە نێو دڵان بەما ئەو ناوڕۆکی ئەم کتێبە ئەم مەسەلانە هەمووی دەسەلمێنێ کاتێکە لە دوای خوێندنەوە زیاتر کەڵکەڵی وەرجێڕانم کەوتە سەر ئیدی دواتر لەگەڵ ئاوا ڕێککەوتین لەسەر وەرجێڕان و هەروەها لەسەر گەڕانەوە بۆ ئەوەی لەو شوێنانەی کە پێویستە لێک تێگەیشتنێکی زیاتریان کورداندرێکی زیاتری بکرێت چونکە ئەم کتێبە بەڕاستی نەوەک هەر دەقە ئینگلیزیەکەیەتی لە هەندێک شوێندا بە پەسەند نامەی ئاوایان بە پێشنیازی ئاواخان خۆی هەندێک شتمان چاکردووە و کورداندووە بە شێوەیەک وای لێ بکرێکە لەگەڵ ژیانی نەتەوەی ئێمە وەکو چۆن لە مێشی ئەودا شتەکانی وەرجێڕاوەتە سەر زمانی ئینگلیزی و بە ئینگلیزی نووسیوە منیش ئەو مێشکەی یان ئەو ڕۆحیەتەی یان ئەو دەرونەی کە ئەو ویستویەتی ئەو پەیامەی کە ئەو ویستویەتی بیکوردێن و خۆماڵی بکەمەوە وەری لە زمانی ئینگلیزی وەری بژێڕینمە سەر کوردی ئیدی هیوادارم خوێنەرانیش توانی بێتم پەیامەکە بگەێنم و دواتر خوێنەران سەنجی مەحەکن بۆ هەڵسەنگاندنی ئەو کتێبە زۆر باشە ئەمە چیرۆکە یان بابەتەکە واقعیە و جێڕاوەتەوە بە شێوازی ڕۆمان یان هەر بەڕاستی ڕۆمانە ئەمە ڕۆمانێکە بەڵام چیرۆکی نێو ڕۆمانەکە چیرۆکی ئاوا دەڵێت چیرۆکی منە و چیرۆکی هەمووانە بڕاستی یەکەشی وایە چیرۆکی هەموو تاکێکی کووردە هەموو تاکێکی کورد کە ژان و ناسۆری لە بەشە دابراوەکەی خۆی داگیرکراوەکەی خۆی بینێتەوە ئەمە بەرجەستەبوونی ژان و ناسۆر و خەم و پرسی هەموو کردانە لە هەر چوار پارچە کەسەکانی شاکەس و کەسە یەکەم و دووەمەکانی نێو ئەو ڕۆمانە ڕنگدانەوەی هەر چوار پارچەی کوردستانە لە هەڵەبجەوە دەست پێ دەکا ئەو بە دووسەرەیی لە هەڵەبجە و کۆباری دەست پێ دەکا لە مەریوان دەژیرسێتەوە دواتر کاروبارەکانیان و ڕووداوەکانی لە مەریوانی ئەو دیوی کوردستانەوە بەرجەستە دەکا بە شێوەیەکی جوان و بە شێوەیەکی زۆر سەرنجڕاکێشانە هەروەها بە شێوەیەکی زۆر کارەسات بارانە ئیدی ئەم کتێبە هەم کارەساتەکانی کۆر یەک بە دوای یەک بە تایبەتی کارەساتەکان لە شێستەکان لە حرەسی قەومی سەردەمی بەعسەوە دەست پێ دەکات تا دەگاتە ساڵی 2000 بەم 2000ەکان بەم جۆرە 30 ساڵێک لە دووتوێی ئەم ڕۆمانەدا ڕەنجی داتەوە ئەم 30 ساڵە باسکردن ڕووداوەکانی ئەم 30 ساڵە جێڕانەوەی بە تەکنیکێکی ناوازەی زۆر سەرنجڕاکێش وای کردووە کە ناواخنێکی زۆر چڕ و پڕی سیاسیانەی هەمەلایەنەی هەبێ ئەو کەسەی بە تایبەتی ئەم قسەیەم کە بۆ بێگانانە ئەو کەسێ هەر بێگانەیەک ئەم کتێبە بخوێنێتەوە یەکسەر تێدەگا ئەگەر پێشتر ناوی کوردی نەبیستی بێ نەیناسی بێنێتەوە چی 40 میلیۆنی نەزانی بێ لە ڕێگەی ئەم کتێبە ئەدەبیە ژان ڕۆمانەیە دەناسێ بۆیە هاڤاهوماش و تویەتی ئەمە چیرۆکی خودی من نییە بەڵام چیرۆکی بنەماڵەکەمە چیرۆکی بنەماڵی هەمووانە چیرۆکی هەموو کوردێکە کە خۆی بە خاوەنی ئەو پرسەی کورد بزانێکە خۆی لە دووتوێی ئەو تونی مەرگەی مێژووی کوردایەتیدا تێپەڕی
بێ لێکدانی هەر خەباتی هەر چوار پارچە هەموو ژانەکانی هەر چوار پارچە هەروەها گوڵوکەکان نمونەی شلێر میوەکان لە شاخەکان و لەسەر سولونەکاندا زۆر نایەبا لە شوێنێکدا کە لە بەرگە سەرچەکەی خۆی لە ئینگلیزیەکەیدا شلێری کردووەتە ڕەمزی سەربەرزیەکە کە نێکێکە لە ناوی کەسەکانی کاراکتەرەکانی نێو ڕۆمانەکەش بەڵام بە شێوەیەکی مەجازی کاتێ ڕووداوێکی بەسەردادە و لە وڵات لەو دی و دەوێ هەڵبێت و ڕابکە بە کوێستاناندا دەڕوا کوێستانەکانیش هەموو شلێرن ئەو دی و ئەو بستۆکەی دوژمن ناوی ناوە شلێر لە هەردوو دیوەکەی شلێرن لەوێوە دەلێ شلێردا دەڕسێت ئالینگاری سنوورەکانیش دەبێت بەم پێەیە ناوەڕۆکەکەی کە لە سەرتاوە لە پایتەختی هەنار لە هەڵەبجەی شەهیدەوە دەست پێ دەکا کۆتاییەکەشی کە بە هەندەران کۆتایی پێدێت بەڵام ئەو کارەی ئەو کردەی لەیلای شاکەسی نێوڕۆمانەکەی دەکات دیسان لە مێشی دایبابی دایک و بابەکەی دەگەڕێتەوە هەڵەبجە و نیشانەی نمونەی بەرجەستەبوونی خۆراگری و بەرخودانە بەڵێ. بەڵێ کاک شەفیق کاتێک کە سێرچم بۆ بابەتەکە کرد باس لەوە کرابوو کە بەشێکی زۆر لە ئاژانسەکانی جیهانیش باسییان لەم ڕۆمانە کردو پێت وایە ئەگەرم ڕۆمانە بە زمانی کوردی بنووسرایە هەمان کاریگەری دروستە کرد لە جیهانە یان گرنگە نووسرانیش زام و ئازارەکانی کورد بە شێوازی ڕۆمانیان بە هەر بابەتێکی تر بێ بە زمانی دووەمیش بنووسن بۆی کە دەنگی کوردان بە هەر بارودۆخێکی جیاواز بێت گاتە سەرانسەری جیهان. زۆر بەجێ پرسیارێکی زۆر بەجێ ئەم پرسیارەوەمان لێ دەکات کە گوتمان ئەدەب بە باشترین شێوە ینی بەر فراوانترین شێوە لەوێ بە تایبەتی کە خوێندنەوە گشتگیرە وەکو لای ئێمە نییە کللتورە خوێندنەوە لە جیهانی ڕۆژ ئاوادا بۆ یەکە کتێبێکی نازدار وەکو ئەو کتێبەکەی ئاواهوما دەکەوێتە بازاڕە و دەخوێنرێتەوە بە بەربڵاوی دەخوێنرێتەوە هەر بۆیەشە ئەو مقۆمقۆیەوە ئەو مقۆمقۆ ئەدەبیە و ئەو نووسینانەی لەسەر بووە بۆیە ئێمە بۆ ناسینی خۆمان ناسینی کللتوری خۆمان ناسوینی ژان و ناسۆرەکانی خۆمان زۆر جاران پرسی ئەوە دێتە گۆڕێ وەرژێڕانی پێچەوانەواتە لە کوردیەوە بکرێتەوە زمانەکانی ئەو کتێبانەی کە بە شێوەیەکی جوان بە کوردیان بۆ خۆمان داڕێژراوە بەڵام ئەوەی ئاوا کردوویەتی بەڕاستی دووسەرەیە هەم لەسەرێکەوە ئەو شتەی کردووانی وەکو لەمێ وەکو پێشتر وتم وەرژێڕانێکی پێچەوانەی کردووە لە مێشی خۆی ئەو بە کوردی خەونی بینیوە بە کوردی بیری کردوێتەوە دواتر بە زمانی ئینگلیز دایڕشتەوە لەسەرێکی دیکەشەوە لەوێ لە ئەمریکاوە کە 10 ساڵ بەم ڕۆمانەوە خەریک بووە کە ئەم ڕۆمانەی نووسیوەواتە بە زمانی ڕاستەوخۆی ئینگلیزی بە زمانی ئەوانی نووسیوە و ڕاستەخۆ کەوتۆتە بەردەڵان و کەوتۆتە نێو خوێنەرانەوە بەما ئەوەی کە ئەو کردوێتی ئەگەر لە چەمکی شۆڕشی چەمکێکی زۆر بەرفراوان بێ بەڵام پرشکێکی ئەمەی بەرکەوتووە بۆ گەیاندنی پەیام کوردیش لە ئێستادا و لە داهاتوشدا زیاتر پێویستی بەگەیاندنی ئەو پەیامێکی هاوسۆزی ڕاستیەکەی ئەو پەیامەی کورد کە بگەێنرێنەوەک هەرتەنیا باری لێقەومان و باری پاڕانەوە و باری سوالکەرایەتی بی ئەوەی لەم ڕۆمانەدا دەخوێنێتەوە کە بە گیانێکی فێمێنیستانەی بەرەنگاری بەرخودانی ژن نووسراوە کە ئەمەش سیمایەکی خاصیەتێکی زیاتر بە ڕۆمانەکە دەبەخشێوا لێ دەکات باشتر جێگەی خۆی بگرێتەوە بەم زۆرە ژنی کورد کە بە تایبەتی لە ڕۆژ ئاواکە لەو ڕۆمانەدا بە زەقی دیارە لە چوارچێوەی خەباتی شلێر و دایک و هەروەها ئەوانی دیکەدا لە ئاواکردنەوەی گوندی ژنوار و هەروەها لە ڕزگارکردنی ئێزیدیەکان و لە وەستانەوەی دژ بە داعش ئەمە هەمووی بۆ ڕۆژ ئاوا بۆ سیاسەتی ڕۆژ ئاوا بۆ ڕای گشتی ڕۆژ ئاوا پێم وایە کارێکە کە تا ئێستا سیاسەکانی ئێمە نەیانتوانیوە دەرەقەتی ئەم کارە بن بە باشی ئەگەر کردی بێتیشان ئەوە لە چوارچێوەیەکی لە نێو بۆتە و بازنەیەکی بەرتەشی دیبلۆماسیدا قەتیسماوەتەوە هەرچی ئەوەی ئاواهومایە کە بە هەزاران دانەی لێ فرۆشراوە لە بازاڕی ئەوە و دواتریش پاداشت بربژێر کراوە بۆ چەندین پاداشت و پاداشتی ناتلسی ئەمریکی وەرگرتووە ئەمە وا دەکات
لە داهاتوشدا ڕنگ بێ پاداشی دیکە وەربکرێ ومێدی ئەوەی لێ دەکرێت ئەم ڕۆمان نووسە هەنگاوێک بەرە و نۆبلیش بڕوا لە دنیای ئەدەبیاتدا لێرەدا پرسێک دێتە گۆڕێ یان هەریس نەبێ دەرەتانێک دێتە گۆڕێ کە نووسەرانی کورد دەتوانن ئەوانەی کە بە زمانی بێگانە سەر زمانی دەتوانن دەرەقەتی نووسین بە زمانی بێگانە بێن دەتوانن شتی ئاوا و ڕۆمانی ئاوا بهێنە بەرهەم یان وەرجێڕانی پێچەوانە ڕۆمانە نازدارەکانی کورد بکرێتە زمانەکانی بێگانە هەر وەکو بۆ نمونە هیوادارم دوا ڕۆمانی بەختیار عەلی داگیرکردنی تاریکی بکرێتە زمانەکانی تورکی و ئینگلیزی زمانەکانی دنیای